بەناوی نوێنەرانی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری هەر یەکە لە شەهیدانی نەمر هەرێز مستەفا و ئارام مستەفا و پێشەوە عەبدوڕەحمانەکەین کە لەسەر دەستی پاشماوەکانی تاقمی تیرۆریستی داعش لە نزیک گوندی توڵکی لە ناوچەی شێخ بزێنی سەر بە پارێزگای کەرکووک شەهید کران کە ئەم ناوچەیە دەکەوێتە ناوچەی بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە فیدراڵیەکان لە کاتێکدا کە بە ناوی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە توندترین شێوە ئەم تاوانە تیرۆریستیە شەرمەزارەکەین کە بەرامبەر بە هاوڵاتیانی بێتاوان ئەنجام درا کە سوکاری شەهیدان دڵنیاکەینەوە کە ئێمە لە پەیوەندی بەردەوام داین بۆ ڕێگرتن لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە تاوانە تیرۆریستیانە و بە فیڕۆ نەچوونی خوێنی شەهیدەکانمان. هەروەها دەمانەوێت ئاماژە بۆ بدەین کە ئێمە وەکو نوێنەرانی پارێزگای کەرکووک و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین کۆبوونەوەمان لەگەڵ وەزیری بەرگری و وەزیری ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی ئیتیحادی ئەنجام داوە بۆ ئاگادارکردنەوەیان لە ڕاستی بارودۆخی ئەمنی و سەربازی لە پارێزگای کەرکووک. هەروەها جەختمان کردوێتەوە لەسەر گرنگی پەلەکردن لە پێکێنانی سەنتەرێکی هەماهەنگی هاوبەش کە بڕیار وایە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە دروست بکرێت لە پێناو هەبوونی هەماهەنگی ئەمنی زیاتر لە نێوان هێزە فیدراڵیەکان و هێزی پێشمەرگەدا بە مەبەستی پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیانەی کە گروپە تیرۆریستەکان دەیقۆزنەوە بۆ بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و هێزە ئەمنیەکان. هەروەها لە پێناو بەهێزکردنی ئاسایشی کەرکووک و هەموو ناوچە کێشە لەسەرەکان کە بە شێوەیەکی ڕۆژانە ئەبینین کاری تیرۆریستی تێدا ئەنجامەدرێت و ئێمە بەرپرسیارەتی ئەم تاوانە قێزەونانە ئەخینە ئەستۆی حکوومەتی فیدراڵی و داوا لە حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە پەلە بکەن لە پێکێنانی سەنتەرەکانی هەماهەنگی هاوبەش بە بەشداری هێزەکانی پێشمەرگە و بەپێی دەستور بۆ بەهێزکردن و چەسپاندنی ئاسایش لە دەوروبەری شارە خۆشەویستەکەمان. هەروەها ئێمە تەواوی توانای خۆمانەخەی نەگەڕ لە پێناو پاراستنی گیان و ماڵی هاوڵاتیان و نەهێشتنی تیرۆر و هێرشە تیرۆریستیەکان لە سەرجەم ناوچەکانی شاری کەرکووک.